شقيق بومان دقيريته ودفرمي بيستوما لعبد الله كري مبارك كفرمويتي بياوك هاتلام قتي ماوەی 7 ساڵە برینێکم لە قازدا پەیدا بووە لە لاقم برینێک پەیدا بووە خوێنەکەی ناوەستێ 7 ساڵە دەگەڕێم دوکتۆر نەمانەیکەم هەموو شوێنێکم کردووە ئەو برینم لە لاقدا چانا بێت چۆتە لای ئەو زانایە بۆ ئەوەی کە ئامۆژگاریەکی بکات ئەو زانایەش پێی دەفەرمێت بڕۆ لە شوێنێک لەسەر ڕێگایەک لە شوێنێکی قەرەباڵغ بڕۆ بیرێک لێ بدە با خەڵک لە ئاوەکەی بخواتەوە چونکە ئاودان بە خەڵک زۆر خێرە بەشک و خوای پەروەردگار بەهۆی ئەو خێرەوە شیفای برینەکەت دات و برینەکەت چاک بێتەوە بۆیە ئەو پیاوە دەڵێت بە قسەی ئەو زانایە دەکات و دەچێت لەسەر ڕێگایەکدا بیرێک لێ دەدا بۆ ئەوەی کە خەڵک ئاوی لێ بخۆنەوە بۆ خەڵک لێ دەدا وەکو سەدەقەیەکی جاریە دەفەرمێ دوای ئەوەی کە بیرەکە لێ دەدات بە فەرمانی خوای پەروەردگار ئەو پیاوە کە 7 ساڵە برینی لە لاقدایە و چاک نەبووتەوە دەفەرمێ خوای پەروەردگار شیفای دەدات و وەبرینەکەی چاک دەبێتەوە ها بەڕێزان ئێستا بۆمان دەردەکەوێت کە پێغەمبەر دەفەرمێ داو مەڕضاکم بالصەدەقە نەخۆشیەکانتان چارەسەرکەن بەهۆی خێرکردنەوە ئەو ڕۆ ئەوە لە توێژینەوە زانستیەکانیشدا بەڕێزان سەلماوە و لە واقعیشدا سەلماوە چەندین نمونەی ئاوامان هەیە کە ئینسان بەهۆی خێرکردنەوە خوای پەروەردگار شیفای داوە و چاک بۆتەوە